بەمەبەستی زیاتر خزمەتکردنی دانیشتوانی شاری هەولێر بەگشتی هەژار و نەداران بە تایبەتی مەڵبەندی سێی هەولێری کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ ساڵی دووەم پێشانگای هەرزانتر لە بازاڕی کردەوە کە لە پێشانگاکەدا هاوڵاتیان دەتوانن بە هەرزانترین نرخ تەواوی پێداویستەکانی جەژنیان بکڕن. ساڵی پارکە و پێشانگایەمان کردەوە خەڵک زۆر ئیستفادەی لێ کرد ئەو ساریش لەسەر داوای زۆرێک لە خەڵکان و پێشانگایەمان کردەوە. ئەو پێشانگایە دیارە هەموو جۆرە جلوبەرگێک لە خۆی دەگری ئیمپیاوان و ئافرەتان و حیجابی ئافرەتان و جلوبەرجی منداڵان ئەو کارمەندانەی کە لێرە پێشوازی لەو خەڵکەی دەکەن بەڕاستی لە پیاوان و لە ئافرەتانە جلی ئافرەتان دیارە هەر ئافرەتان خۆیان پێشوازی لێ دەکەن شوێنمان هەیە شوێنی گەراجی سیارەمان هەیە کە ئیزدیعام دروست ناکاتن وە کەلوپەلەکانیش لە چاو بازاڕی زۆر دەتوانم بڵێم زۆر هەرزانە ینی بە شاهدی ئەو خەڵکانەی کە لێروکانە هاتینە ئەشیان کردوە لە بازارژ هەر لەسەر هینانی ئەو کەلوپەلانەش جگەلەوەی سەرەزاتمان هینایە بە هەموو جۆرەکانە سەرەزات و چکلێت و لێرەوەبی ئەو خەڵکەی کە دێ و عایلەی کە دێ لێرە بە کامل جل و بەرجی جەژن و کەلوپەلی پێداویستی جەژن بکردن کە پێویستی بە بازاڕی نەبیت. لە پێشانگای هەرزانتر لە بازار ڕەچاوی باری دارایی هاوڵاتیان و جێڕانەوەی کاتیان کراوە بە جۆرێک نرخی تەواوی کەلوپەلەکان داشکانی گەورەیان بۆ کراوە و هاوڵاتیان لە ماوەیەکی کەمدا دەتوانن تەواوی پێداویستیەکانیان بکڕن ئەمەش کڕیارانی دڵخۆش کردووە. لە ڕۆی نرخەوە نرخەکانیان زۆر گونجاوە هەم کەسێک توانی بیکڕێتن ئەشیاکانشیان باشن تا ڕادێک مارکەنە توانی لە هەموو نەو هەشتێدایە لە تیشێرتە لە قەمیسە لە کابۆیە لە شتی ژنانە منداڵانە پیاوانە هەمووی هەیە یعنی دەتوانی بێرێکوانە حەزاتی خۆت هەمووی بەدەستبینی ئەو جۆرە پێشانگایان نەشتێکی باشن لەبەرەوەی بە تایبەتی شوێنەکەی شوێنێکی زۆر باشە دوورە لە بازاڕ و قەرەبارغی دەتوانین برێن جۆرە هەشتیشی تێدایە هەتا حەدەکی زۆر نرخەکانیشی گونجاوە ینی لۆ نمونە ئێستا ئەو قەمیسانە ڕەنگا لە هەر شوێنێکی تروی زۆر لەو نرخەی زیاترە کە لێرە هەیە. ئەم پێشەنگایانە جێگای دەستخۆشیە لەبەرەوەی ئەم جۆرە پێشەنگانە یەک بارسووکیە بۆ خەڵکی لە ڕووی مادیەوە چونکە سعرەکانی لەگەڵ بازار تا ڕادەیەکی زۆر فەرقی هەیە دوو هەم لە ڕێوی گەڕانەوەی کات بۆ خەڵکی ئەو هەموو ئەو پێداویستیانی کە خەڵکی پێویستیانە بە تایبەتی بۆ جەژن و بۆ ڕۆژانی جەژن لەم هۆڵەدا کۆکراوەتەوە. پێشانگای هەرزانتر لە بازار پرۆژەیەکی قازانجنەویستی مەڵبەندی سێی هەولێری کۆمەڵی ئیسلامی کوردستانە کە بۆ ماوەی 2 ساڵە لە مانجی ڕەمەزان لە هۆڵی ڕاستی کە دەکەوێتە تەنیشت پارچیکانیا و دەیکاتەوە و ڕۆژانە لە کاژمێر 2 دوای نیوەڕۆ تا 12 شەو کراوەیە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.